لە وڵاتانی موسڵمانانیش بەداخەوە دێڵم لە وڵاتی خۆمان سحر سواز بۆ خوای پەروەردگار لە ساڵانی ڕابردوو باشترە، بەڵام ئەمڕۆ بەداخەوە گەنجان بەشێکی زۆریان خوشکان تووشی ئەو حاڵەتە بوون، تووشی سحر و جادو بوون، بۆ ئەوەی دڵی کوڕێک بەدەستبێنێ یان کوڕێک دڵی کچێک بەدەستبێنێ پەنا بۆ ساحیر دەبات و ئەوەش بابەت و بەسەرهاتی گەورەی لێواقع بووە کە یەکێک لەو ئافرەتانە دەیگێڕێتەوە دەڵێت چوومە لای ساحیرێک بۆ ئەوەی کە دڵی کوڕێک بەدەست بهێنم، کە ڕۆژ هات و چوو وتی ئەو جارە بۆت دەکەم بڕۆ ئەو ویشە بکە دواتر وەرەوە سەردانم کە ڕۆژ بە ڕۆژ تاوای لێ هات لەگەڵم دەستی تێکەڵ کرد و کاری فاحشە و بەدڕەوشتی لەگەڵ دەکردم. ئاوە ساحیر دەڵێ هەتاوای لێ کردم هەر کاتێک تەلەفۆنم بۆ کردی نێی حەیات دەبم چونکە هەموویم تەسوێر کردووە. ئاگدار بن ئەوە چێوە دەڵێ ئافرەتێک بە زمانی خۆی دەگێڕێتەوە دەڵێ ئەوە حاڵم بوو، دەڵێت دەترسام ژیانم وێران بووە ژیانم تێک چووە، لەکن براکەم باز دەکەم دەترسێن بمکوژێت، لەکن باوکم باز دەکەم دەترسێن بمکوژێت. ناچار پەنام برد بۆ ئەوەی کە ڕۆژێک بە براکەم وتم ئەگەر تێدا بچم بە ئەوڕۆ تێدا بچم نۆک و کۆی لەو ژێردەستەی ئەو ساحیرە بم. بەڵێ هەتاوای لێ هات کابرا زۆر عاقڵ بووتی پەلەمەکە ئێمە نەیاڵین نە حەیات بچێ نە کەسیش پێ بزانێ. هەستان ساحیرەکەیان قۆڵبەست کرد گرتیان و تەسلیمی پۆلیسیان کرد کاکە ئەوە کەسێکی فاجرە فاسقە کەسێکە ساحیرە ئەو کار و کردەوە قێزەونانەی لێواقع بووە. واجبە لەسەر شانی هەمووشمان ئاگداری دەستگاکانی ئەمن و ئاسایش بکەینەوە بۆ ئەوەی ژیانی ئێمە ژیانی ژن و مێردان ژیانی خانەوادە تێک نەچێت. حەق وایە هەمومان ئاگداری دەسەڵاتداران بکەینەوە بۆ ئەوەی ساحیران لە وڵاتمان نەمێنن ئینشاء الله.